جوانکاری پزیشکی داهاتوی ئێوە لەم بوارەدا دەست پێ دەکات. لەم سەردەمەدا کە جوانی و تەندروستی بۆتە کاری لە پێشینی مرۆڤەکان، بەشی جوانکاری پزیشکی یەکێکە لەو بەشە گرنگانەی کە نەک لە ناوچەکەمان بەڵکو لە ئاستی نێودەوڵەتیشدا واستێکی زۆری لەسەر. لەم بەشەدا چی فێر دەبێت؟ زانستە بنەڕەتەکانی وەک ئاناتۆمی، فیزیۆلۆجی و زانستی پێست، تەکنیکەکانی جوانکاری، هەموو شێوازەکانی نوێکردنەوە و جوانکردن. شیکردنەوەی کێشەکانی پێست، ناسیندی نەخۆشی و زیانەکانی پێست، بەکارهێنانی ئامەرەکانی سەردەم، تەکنۆلۆژیا نوێیەکانی جوانکاری و جوانکاری پزیشکی. وانەکان لەلایەن مامۆستایان و پسپۆڕانی شارەزاوە پێشکەش دەکرێن کە ساڵانێکی زۆرە ئەزموونیان هەیە لە بواری جوانکاری پزیشکیدا. دەرچوانی ئەم بەشە دەرفەتی کارکردنیان دەبێت لە کلینیکی جوانکاری، نەخۆشخانە تایبەتەکان، سەنتەرە تایبەتەکانی جوانکاری. لەگەڵ گەشەکردنی خێرای ئەم بوارە لە جیهاندا، ئێوەش دەتوانن بەشێک بن لەم بوارە گرنگە و داهاتوێکی سوودبەخش بۆ خۆتان بنیاد بنێت. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین، ئامادەکردنەوەیەکی پیشەگەر بۆ بازاری کار. ئێمە دەزانین بازاری کار چی پێویستە.